ساردیەکە بینیم خەڵکێکی کەمە بینیم لە بەردەمی بنکەکان هیوادارم کە تا ئێوارە خەڵک هەمووی بڕوا بۆ دەنگدان چکە دەتوانن بەو دەنگەی خۆیان گۆڕانکاری بێن نەکایەوە لە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان دەتوان بژێوی ماڵ و مناڵیان بەڕاستی بە دەنگی خۆیان ئەمڕۆ دەست نیشان بکەن وەلە من خۆم لاحەزەی زۆرم هەیە بەڕاستی لەسەر ئەم هەڵبژاردنە و قسەی تریشمە بێ لەسەر ئەم هەڵبژاردنە من پێم وایە خوڕقاتێکی زۆر لایەن هەندێک لایەنەوە دەکرێت لە هەندێک شار و شارۆچکانی تر ئێمە هەر دوێنێ ئاگادار بووین زۆربەی ئەو نوێنەرانەی کە لێرە ویسپیان بەرەو هەولێر بڕۆن بەداخەوە لە سەیتەڕەکەی سماقوڵی لە نەوەی نوێ لە گۆڕان لەوانەیە یەکێتی ڕێگریان لێکرابووە هەندێک نوێنەری ئێمە ناو شاری هەولێر دوێنێ شەو ئاسایش چۆتە سەریان و دەستگیر کراون تاکو ئێستاش لە زینداندان بەڵام ئیتر ئەمە پێم باشە خەڵک بڕوا بۆ دەنگدان و چارەنووسی خۆیان دیاری بکەن تا چەند ساختەکاری تاوانە و دژی پرەنسیپە دیموکراتیەکانە لە هەرێمی کوردستان بەدڵیانیەوە ساختەکاری تاوانەوە دژی هەموو ئەو پرینسیپانەیە کە هەمومان ڕۆژانە سیاسیەکان باسی لێوە دەکەن بە هیوای ئەوەی کە ئەمڕۆ بە ئارامی بە تایبەتی لە شاری سلێمانی ئەم پرۆسەیە بەڕێوە بچێت چۆ خۆتان نەزانن جاری ڕابردوو کێشێکی زۆر دروست بوو لایەنەکان ناڕازی بوون لەسەر شێوازی دەنگدانی جاری ڕابردوو بە هیوای ئەوەی کە لایەنە ئەمنیەکان ئارامی بپارێزن و هیچ کێشەیەک ڕوونەدا لە شاری سلێمانی